بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستەگەینەوە ئازیزان خۆشحاڵین کە ئەڵلقەیەم جارەمان دەکەوێتە دەواازەی چوونە ژوورەوەمان بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز هەر بۆ بۆنەوە پیرۆزبایی گەرم لە مسلمانانی دنیاکەم مێ دەکەم ئەم مانگە پیرۆزە بێتەمایی خێر و خۆشی و دەرفەتی باشی پەرستش و بە خۆدا چوونەوە لە بەرامبەر خودا و دین و کۆمەڵگاکەمان ئازیزان ئێمە بە گرنگمانزانی لەم دەواازەیەوە بەرنمەکەمان تایبەت بکەین بە هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان بزانین کە تێگەیشتنی نوێ و زانیاری نوێ و بۆچوونی نوێ دەربارەی مامەڵەکردن لە مانگە پیرۆزەیە لەلایەن مسلمانەوە لەگەڵ لایەنە پرسیەکان لایەنە کارگەڕیەکان لایەنە داراییەکان لایەنی تەندروستی لایەنی بنیاد لایەنی کۆمەڵایەتی مامەڵە لەگەڵ خێر و سەدەخە و ئەو بابەتانە چۆن بێ چی بکەین چەند بکەین ئەوە گرنگە ئینشاءڵڵا لەگەڵمان بن مێ دەکەم کە سوود و کەڵکێکی لێوەرگرن میوانی ئەڵلقەیەم جارەی بەرنمەکەمان بەڕێز دکتۆر بەختیار تاڵەبانی مامۆستای زانکۆیە بەگەرمی بەخێراتنی بەڕێزیانەکەن بەخێر بێن کاک دکتۆر. زۆر سپاس بۆ بەڕێستان و ڕێز و خۆشەویستی بۆ بینەری عەزیز. کاک دکتۆر ئێمە لە دەواازەی مانگی پیرۆزی ڕەمەزانین. مانگی پیرۆزی ڕەمەزان موسڵمانان لە مانگە پیرۆزەیە بە فەرمانی خوای پەروەردگار بە ڕۆژوو دەبن 29 ڕۆژ یا 30 ڕۆژ بە ڕۆژوو دەبن بە پێیەوەی کە ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان لام ساڵدا بن بە چەند کەواتە بە ڕۆژوو بوون خۆی پرۆسەیەکی گشتگیر و هەمەلایەنەیە بەس دیاردەیەک کە تێدا زەغ بوو بێتەوە ئەوەیە کە مسلمانان خۆیان برسی و تینوو دەکەن. بۆچی پێویستە مرۆڤ برسی و تینوو بێت؟ ئەمە چ پەیوەندیەکی بە عیبادەت و پەرستشی خۆی خۆیەوە هەیە؟ سپاس بۆ بەڕێزت تەمەەن کاک مامۆستا بەڕێز لە سەرتاوە بە مرۆڤ دەست پێ بکەین. مرۆڤ ڕەبتی کەم بە بەرنمەکەی جەنابتەوە مرۆڤ یەکێکە لەو بوونەوەرانەی کە دروستکراوی خوای گەورەیە بۆ دووشت دروستکراوە کە بریتێ لە دین و دنیا. ڕەنگە هیچ دروستکراوێکی تر نەبێت ڕەبتی هەبێ بە دین و دنیاوە نازانین لە وەکۆڵی هەسارەکانی ترچی گوزدەگوزارێ بەڵام ئێمە لەسەر ئەم پارچە گۆیزدەویە خڕە بچکۆ لە ئەنتیکەی خۆمان کە لەسەری دەژین کە لە چاو قەمەڕەکانی تر و لە چاو هەسارەکانی ترا زۆر بچووکە بەڵام مرۆڤ بۆ دووشت دروست کراوە هەدەفێکی جارێکەم بریتە لەوەی کە لەم دنیاە دانراوە حسابی ئۆکسیجین و حسابی نایترۆجین و حسابی بەرگە هەوا و حسابی ژینگە و حسابی هەموو شتەکانی کراوە و زائیدەن بۆ دینیش دروست کراوە چکە وەکو موسڵمان قەناعەتمان وایە کە خوای گەورە فەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون کەواتە لەلایەکەوە زەرورە بزانین ئێمەی مرۆڤ بۆچی دروست بووین ینی بۆی بەڕێزێک بینەرێک کە سەیرەکات دەڵێ کاکە من بۆچی خۆم برسی کەم جارێکم تۆ زەحمە نەبێ من و تۆ دەبێ بزانین جارێ بۆچی دروست بووینە خۆ ئێمە بۆ فاسۆلیا و برنج و بۆ ڕاوە دینار و بۆ ژیان دروست نەبووینە کەواتەمە هەدەفە ڕئیسیەکەمانە یەکەم. دووەم مرۆڤ کە دروست بووە ئێمە کە لە بواری طبیە چەند ساڵێک و 15 ساڵێک حساب کە دکتۆرین و پێشترش تەخەڕوجمان کردو چەند ساڵێک لە بواری طبیە لێکۆڵینەوەمان کردووە مرۆڤێکە لەو دروستکراوانەی مامۆستا باس حەز و ئارەزووی هەیە و توانا و تاقەی هەیە و هەست و نستی هەیە و هەست و نستەکانیشی تا ڕادەیەک بێسنوورە. مرۆڤێکە لەو دروستکراوانەی کە ئەگەر بێت و چێژی با بڵێن مەسەلەی چاو و گوێچک و بیستن و بینین و تامکردن و خواردن ئەگەر بێت و هەندێک جار سنووری بۆ دانەدرێت بە مانای کەلیمە سنوورە بەزێنین بابە دیوێکی ترا بۆ بینەری ڕۆنی بکەینەوە. ئێمە کە مرۆڤین هەستەوەرەکانمان پێبەخشراوە هەر یەکێک لەم هەستەوەرانە حەز و ئارزوویەکی پێدراوە. هەستەوەر و شێواز و ئوستوبی بواری سێکسی بە مرۆڤ دراوە بەڵام سنوورێکشی بۆ دیاری کراوە.
هەستەوەری چاو بە مرۆڤ دراوە بەڵام سنوورێکی بۆ دیاری کراوە هەستەوەری گوێچک بە مرۆڤ بۆ دانراوە بەڵام سنوورێکی بۆ دانراوە هەستەوەری خواردن و خواردنەوەش بۆ مرۆڤ دانراوە بەڵام سنوورێکی بۆ دیاری کراوە جاجاری وایە من و تۆ پابند دەبینیان پابند نابێت من وەکو بەختیار قەنەعەتم وایە کە خالق دروستکەری مرۆڤەکانە گومانم لەوە نییە کە 100% مرۆڤەکانی چاک ناسیوە کە ئەگەر بێت و ئێمە دەستکەین بە بڕغیتونکردنەوە و دایزدان لەلایەکەوە خەریکی خواردن بین بە دڵنیاییەوە هەم بەزەیمان بە خۆمانە نایەتەوە هەم بەزەیمان بە فەقیر و هەژار و نەدارە نایەتەوە هەم لەلایەکی تریشەوە سنوورێک بۆ خۆمان دیاری ناکەین هەم لەلایەکی ترەوە وەکۆڵێت چێژ و خۆشی و ئاسوودەیەکان بە خۆشمان وکو مرۆڤ نادەین کەواتە ئەمە بەشێکی گرنگی مرۆڤە تێکەڵی کەم بە بوارە زانستیەکە کە ئیساکیە لە بواری زانستیە قسە دەکات هەموو ئەندامێکی مرۆڤ کە دروست بووە دراسە کراوە توێژینەوە کراوە دیپرایڤیشن و یاخود برسیکردن و یاخود مەحرومکردن بەشێکی گرنگە بۆ بە قۆتکردنی ئەم سیستەمە بۆ نمونە پێست هەموو دکتۆرەکان دەڵێن زۆر جار تووشی ئێگزیما دەبێت تووشی ئیلتیهابات دەبێت دکتۆرەکان چی ماوەیەک ئاوی لێمەدا گەدا پێویست تووشی با بڵێن ئێسپایلۆری دەبێت و تووشی قورحە دەبێت بۆیە ماوەیەک دەڵێت کەمخۆری دایمخۆر بە یاخود بۆ نمونە خواردن هەموو شتێ مەخۆ گوێچکە ڕەنگە تووشی پەردەتەقاندن بێت دکتۆرەکان ئیجبارە دەکەن دەڵێن ماوەیە گوێ لە شت مەگرە چاو تووشی حەساسێت و کەمبیستن و با بڵێن کەمبینین دەبێت دکتۆرەکان ئاماژە بۆ دەکەن کە سەیری هەموو شتێکی پێمەکە قاچ بۆ نمونە مەسەلەن مهم هەموو ئەندامەکانی لاشەی مرۆڤ ئەوەندی کە من لە بوارە طبیەکەی و لە فەلسەفەکەی تێگەشت بێتم پێویستی بەوەی کە جاجار مەحروم بکرێت لە هەندێشت کە ڕەنگە لە دیراژەی بەرنامەکەی باسی پرسیارە گرنگەکە ئەمەیە ئەم پێویستیە بۆ سیستەمی مرۆڤبوونی ئێمە کە جەناب دەڵێ پێویستە بۆچی خۆی گەورە وەک پەرستش مامەڵی لەگەڵداکە جاوە بۆ خۆی تەفسیرێکی هەم زانستی هەیە و هەم تەفسیرێکی دینی هەیە تەبەن مرۆڤ بۆ ئەوەی پابند بێ بە شتەکان و دەبێ عقوبە و سزادا بدرێ ئێمە لە سەرەتای منداڵیەوە کە منداڵین لە دایکە بین هەتاوەکو گەورە مرۆڤ وا دروست بووە ئەگەر بێت و یاسایەک و ڕێسایەکی دنیایی و ئاسمانی پاداشت و سزانە بێ کەمتر پابند دەبین تۆ دیقەت بدە لە مناڵیە مناڵ بۆچی گاگۆرکێ دەکات لە بەرۆی پاداشتی وەرگرتووە کە هەڵەسێ بەرەبەرە خۆی دەسەبا بۆ شتەکان و شتی دەست ئەکەوێ و بەرهەمێکی دەسەکەوێت کاتێک کە قسەت دەکات بەرهەمی دەسەکەوێت کاتێک کە دەگیرێت شیری دایکی دەسەکەوێت کاتێک کە هاوار دەکات مەمکی دایکی دەست دەکەوێت و منداڵە و کۆڵێت بەرهەمێکی دەسەکەوێت کاتێک کە هەنگاو دەنێ و قۆناغ دەنێ و دەڵێت برسیمە هێواش شێواش برسێتی و تونێتی بۆ دابین دەکرێت کەواتە مرۆڤەکان وەکو خالق کە دروستی کردووە نظامێکی سزا و پاداشت لە بەشێکە لە عەقلی لاواعی ئێمە هەر دەستکەوتی قیامەتیمان نییە لەم پرۆسەیە دەستکەوتی دنیاییشمان هەیە بەڵام وەکو مرۆڤ ئەوەندی کە من لی تێگەشتو بێت ئەوەندی کە لە دەروونزانی و بەڕێزانش کە شارەزای دەرووناسی هەبن عەقلی لاواعی مرۆڤەکان هەمیشە پێویستی بەوەیە کە چاک و خراپێک هەبێت بەرز و نزمیەک هەبێت پاداشت و سزایەک هەبێت یعنی بۆ ئەوەی چێژ لە شتەکان وەربگیرێت بۆی چێژ لە هەنگاوەکانی مرۆڤ وەربگیرێت دەبێت پاداشت و سزایەک هەبێت ئەگەر نا من و تۆ ئەم بەرنامەیە ناکەیت ئەگەر عەقلی لاواعیت پێت نەڵێت قازانج و زەرەری ئەم بەرنامەیە چییە من کە جەنابەت پێت وتوم بۆم بەرنامەیە بە عەقلی لاواعیم لە یەکم داوەتەوە گونجاوە یان نەگونجاوە قازانج دەکەم یان قازانج ناکەم کاتێک کە لە سەرەتای بەرنامەکەم ئاوەم داناوە بربیرم لەوە کردەوە تەنها پەرداخەکە بێ بۆ جوانیان ئاوی تێدا بێ یەکسەری عەقلی لاواعی من پاداشت و سزاکەت بۆ لێک دەداتەوە تا ئەمە سیستەمێکی چۆن بڵێ سیستەمێکی لێکدانەوەی مرۆڤەکانە کە هەمیشە بۆ ئەوەی مرۆڤەکان باشە و چاکە بکەن دەبێت پاداشتێکە بێ جا پاداشتەکان هەندێکیان بۆ دنیای دانراوە هەندێکیان بۆ قیامەتی دانراوە کاک دکتۆر بۆی ئێمە با بڵین بە پلانەوە بچینە ناوە مانگە پیرۆزی ڕەمەزانەوە هەیە مادام پرۆسەیەکی گرنگە پێویستە ئامانجەکان دیاری بکەین باشترین کاتیش لەوانەیە مەسەڵەن پێویست بوو بێت لە پێشترەوە زۆر پێشترەوە ئەوە بکەین بەڵام ئێستاش چەند سەعاتێک لەوانەیە کاتمان مابێ بەوەی بکەینە مانگی پیرۆزی ڕەمەزان و هەندێک خۆمان ئامادە بکەین یان هیچ دراسەیەکی بابەتەکە بکەین و ئامانجەکان دیاری بکەین یان هەمواریان بکەینەوە ئەو ئامانجانە چین کە پێویستە تاشی مسلمان یان هەر کەسێک کە ئەوێ بەشدار بێت لەم پرۆسەیە لە بەرچاویان بگرێ بۆی بچیتە ناو مانجی پیرۆزی ڕەمەزان و بەسەرکەوتوی لێی بێتە دەرەوە جوان تەمەن خاڵی یەکەم ئەمە
کاتی خودای گەورە کە بە مرۆڤەکانی بەخشیوە یەکەم شت کە زۆر گرنگ و مهمە مرۆڤەکان بە بۆڵەبۆڵ و بە گلەی و بە ناڕەحەتی و جاتۆ ئێستا عفو بمبورەیانی یەکەیەکە بۆم بژمێر ئەگەر بکرێت دوایی دەینە سەر هەر سێکتەرێکیان بە دوور و درێژ. خاڵی یەکەم حساب بۆکردن بۆ کاتەکە گرنگە. خاڵی دووەم قەنەعەتێکی وامان دروست بێت کە ئەمە تەنها پرۆسەکە بریتی نییە لە برسیکردن، چونکە ئەگەر مرۆڤ تەنها بە وەکو برسیکردن و تینوکردن سەیری ڕەمەزان بکات بە دڵنیاییەوە قەنەعەتم وایە سوادێکی دنیای و قیامەتی ناکە. خاڵی سێیەم ڕەمەزان پرۆسەیەکە سوودی بۆ خۆت و بۆ خێزان و بۆ خانەوادە و بۆ کۆمەلگا هەیە ئەگەر بەرنامەڕێژێکی چاک و مەزبوطی بۆ دابنێ. خاڵی چوارەم دەبێ حسابی کاتەکان بکەی ئەو کاتانی کە تەوزیع دەکرێت جگەل لە حسابێکی بۆ ڕۆژەکە و مانکە حسابێ بۆ کاتەکان بکەی بەرنامەڕێژی و پرۆگرامی بکەی کە ئەم 30 ڕۆژە بۆ نمونە مەسەرەن ئەگەر ناوی بنەی بە ڕۆژوبوون نزیکی 10 ساعات 12 ساعتێک لەناو ئەو پرۆسەیا بین تۆ تەسەوور کە لە 3 و 4 ئێوارەوە هەتاوەکو 5 و 6 ئێوارە نزیکی 15 ساعتەکە 25 ضربی 15 کە تقریبا زۆرە کات یعنی نزیکی 450 ساعتەکە پرۆسەیەک و بەرنامەڕێژێکمان دانابێت بۆ ئەم 400 ساعتە کە چی دەکەین ئەمە گرنگ و مویمە. خاڵێکی تر کە گرنگ و مویمە ئایا من بۆ کۆڵێت لە ئەنجامی بە ڕۆژوبوونە ئستنتاجی چیم کرد؟ ئایا هەستم بە برسێتی و نەداری خەڵک کرد؟ ئایا هەستم بە گیرفان بەتاڵی خەڵک کرد؟ ئایا هەستم بە حەز و ئارەزووی خەڵک کرد؟ ئەوەش بەخۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە. خاڵێکی تر کە گرنگ و مویمە ئەویش ئەوەیە کە تا چەند توانیومە لە ناو مانگی ڕەمەزانە چالاکی و نەشاتی ترم هەبێت کێمە بەداخەوە چالاکی و نەشاتەکان کە دوای ڕەنگە ئاماژەی پێ بکەین زۆر جارەچێتە بابی خەو، بابی خواردن، بابی پاڵکەوتن، بابی بۆ نمونە مەسەن هەندێک جار هەندێک جۆری یاری و تەرتیبات کە خەڵکێک بۆ نمونە حسابێکی بۆ دەکات کە ئەوە لە ماهیەت و لە وەکۆڵێت لە ئەسڵی ڕەمەزانەکە دەرەچین. خاڵێکی تر کە گرنگ و مویمە ئایا من چی صفاتی باشم هەیە لەگەڵ چی صفاتی خراپم هەیە لەم مانگی ڕەمەزانە ئیشی لەسەر بکەم. یعنی لە کتێبێکا خوێنمەوە باسیەوە دەکات کە مرۆڤ باشتر وایە پێش مانگی ڕەمەزان خاڵە پۆزتیڤەکان خاڵە نێگەتیڤەکانی خۆی بنووسێ. ئەم مانگە فرسەتە لەلایەکە وەکو دین قەنەعەتمان وایە شەیتان دەبەسرێتەوە، لەلایەکەوە نەفس و ئارەزوو تا ڕادێک دەبەسرێتەوە و لەلایەکەوە مرۆڤ بوارە دینداریەکەی بە قوتر و بەهێزترە بێت، پەیوەندیە ڕوحیەکە لەگەڵ خوای گەورەیە زیاتر دەبێت، باشتر دەبێت، چاکتر دەبێت. ئەو وەختە فرسەتەکە چاکسازی لە خۆت بکەی، خاڵە ئیجابەکان خاڵە سلبیەکانە دانابێ بۆی بتوانی بە قوت و بەهێزی بکەیت. کەواتە ئەمە بۆ خۆی گرنگ و مویمە ئەم خاڵانە ئیشی لەسەر. تەمان لەوانەیە لە کاتی گفتوگۆیە هەندێشتی تریش بێنە بەردەم، یعنی کۆی ئەم خاڵانی کە باست کرد یەکسان دەبن بەو پەرستشەی کە ئێمە لە دوجارە مەبەستمانە کاک دکتۆر، یعنی ئەمانە ئەگەر هەمووی بە تەندروستی بەسەرکەوتوی تێپەڕین ئەم خاڵانی کە باست کرد ئەبنە ئەو پەرستشەی کە تر ئێمە ئاماژمانە لەم مانگەیە ئەنجامی بدەین. خۆی ئەوە مهمەکە لەوایە ئێمە وەکو خۆمان کە موسڵمان و باوەڕمان بە خودای گەورە هەیە و باوەڕمان بە قورئان هەیە، مهمەکەی ئێمەی مرۆڤ لەوایە ڕەنگە بجیاواز لە هەندێک دیانەتی تریش ئەویش ئەوەیە کە پەرستش وەکۆڵێ ڕەبت نەکراوە و پێناسە نەکراوە تەنها بە نوێژ و بە هەندێشت. یعنی کاتێک کە تۆ خۆت بۆ خۆت باشەکەی وەزنی خۆت دادەگریت، نوێژ و تاعات و عیبادەت دەکەی، ڕێز لە خوشک و براکان دەگریت، گرنگی بە هاوسێ و دراوسێ دەی، کەم خۆری دەکەیت، تۆ تەسەوور کە ئیسراف ناکەی لەو لاو خێرت بۆ دەنووسرێت، پارە و سەروەت و سامانەکانت کۆ دەکەیتەوە لە شوێنێکی ترە بەکاردێنی. موین پەرستشەکە نیعمەتەکەی ئیسلامەکەی ئەمە ئەوەیە کە تو هەر هەنگاوێک دەنەی لە بەیانی شەبەقی و هەتا ئێوارە هەتا شەو تەنانەت خەوەکە تەنانەت خواردنەکە تەنانەت وەرزشەکەت لەمە فەرمێن سەرم سڕ دەبێنێن لە کاری مسلمان کە هەمووی بالضبط. یعنی تۆ کابرا مەلەوانی دەکا خێرت بۆ دەنووسرێت، شاخڕەوی دەکەی خێرت بۆ دەنووسرێت، نوێژ و تاعات و عیبادەت خێر بۆ دەنووسرێت. هەندێک جار وسکت دەبیت، یعنی مە بۆ خۆی هەر وسکت دەبیت بۆ نمونە وسکت بوویتەوە بێدەنگ بوویتەوە قسەت نەکردووە باسی خەڵکت نەکردووە بۆ خۆی خێر و گەورە دەنووسێت. کەواتە ئەمە بالضبط تێناسەکەی جەنابتە باست کردووە کە هەمووی لە دوو کەوانەیە کۆی کەرەوە یەکسانە بە عیبادەت کە خێرێکی گەورەیە بۆ مرۆڤەکان. زۆر باشە. دێنە سەر خاڵی یەکەم لەم با بڵێن ئەجێندایی کە تۆ لەم با بڵێن ئامانجانی کە تۆ دیاریت کرد کە گرنگە هەر یەکەمان گرنگی بەم بابتانە بدە. ڕەمەزان بۆ خۆی کاتێکی دیاری کراوە 30 ڕۆژ لە درێژترین مەودایە 30 ڕۆژە و ڕۆژەکانیش دیاریکراون چەند ساعت و چەند دەخن، کەواتە کات لەم پرۆسەیە لەم بابەتەیە زۆر گرنگی هەیە. کاتەکانمان چۆن ڕێ بخەین، چۆن مامەڵە لەگەڵم کاتەیە بکەین کە دیاری کراوە.
لە سایی تەکنەلۆژیایە کە مامۆساباز لە سایی تەکنەلۆژیا و لە سایی کۆڵێ بەدیهاتنی هەموو ئەم شتانی کە ئێستاکی هاتووە تەسەورەکەم باش بەکارهێنانی کات دوولایەنە ئێستا یان ئەوەتانێ لە دەست دەچێت ئەگەر وریانە بیان ئەوتانی دەتوانانی زۆر استیغلالی بکەی زۆر بەباشی و مەزبوطی کاتە خاڵی یەکەم باشترین و چاکترین شت ئەوەیە کە ئەو گەنجە جوانانێن ئەو دایک و باوکانی کە لە بەردەستمانانە یان سیر دەکەن و یان خۆی مانگی ڕەمەزانی لە بەردەسایە تکایە هەموو وەسائیلە و تەکنەلۆژیەکان بەکاربێن خاڵی یەکەم تەلەڤیزۆن دەتوانی بۆ استیغلالکردنی کات بەکاری بێنی بەڵام سکێجوڵێکە هەبێت بەرنمەیەکە هەبێ و پرۆگرامێکە هەبێت لە پارچەوەرەقەیەکی ئەیفۆڕە تەوزیعت کردبێ بە جوانی بە مەزبوطی کە تۆ ڕۆژەکانی کاتەکانت و هەفتەکان و لە یەکەوە هەتا سی چۆن بەکارێنی من یەکەم دووەم بەرەکەتێکی تر هاتوۆتە پێشەوە کە بریتێ لە مۆبایل و زۆرە لە تەکنەلۆژیا و زۆرە لە شتەکانی تێدایە کە دەتوانرێت زۆر بە جوانی و بە مەزبوطی ئیشی لەسەرکەواتە دووەم شت ئەوەیە کە بۆ بەکارهێنان و بۆ استیغلالکردنی کات تکایە مۆبایل بەکاربێنە مۆبایل تەنها بۆ چاتین و بۆ لایک و کۆمنت نیە دوێنێشە بۆ بەرنمەی بۆ معلوماتی جەنابەت دێمە لات بۆ ئەم بەرنمەی جەنابەت لە مستەر گوگڵا سێرچم کردووە کە بەس نووسیمە ڕەمەزان ئان بێنێفێت بەس سوود و ڕەمەزان بەس لە بەینگلیزیە میدونم هەندێک بابەت بێنم تەسەور بکە بە نزیکەی ژمارەکەم لە بەردەستە 4 ملیۆن و 200,000 بابەتی هێناوە 4 ملیۆن ئەمە بەس بە ئینگلیزی بەس عنوانێکم هێناوە کاتە بەڵگەی لەسەرەوەی کە لە ناو مۆبایلەکەی تۆە زۆر شت هەیە تاکە ئێمە نایزانین زۆر ڤیدۆ هەیە یانی تەسەور بکە بە ڤیدۆ لێیدا نزیکی چەند هەزار دانە ئەهێنێ بە ئیمەیج لێیدا نزیکی چەند ملیۆنێک ئەهێنێ بە مەقالە بینە نزیکی چەند شتێک هێنێ بەس بنووسە ڕەمەزان لەگەڵ DOC مەقالە بە نزیکەی ملیۆن و ئەوە ناهێنێ بەس بنووسە ڕەمەزان لە تەنیشتە بنووسە ڕیسێرچ ینی بەحث بە نزیکەی 700,000 دانە ئەهێنێ بەس بنووسە ڕەمەزان لە تەنیشتی و بنووسە PDF کتێب بە نزیکەی چەند هزار دانایان یعنی ئەمە بەڵگەی لەسەرەوەی کە داماوێک وەختی خۆی لە لادەیەکا بوو تازە بە تازە دۆزە لە حاجی فلانێ پرسییان لە کاک فلانێ پرسی لە ڕەمەزان وەڵامی دەستکەویانە ئێستاکی تۆ ڕەمەزان لە بەردەستی توە ئێستا لە گیرفانی توە کەواتە مۆبایل بەکاربێنە ئەنتەرنێت بەکاربێنە و کۆڕە تەلەڤیزۆن بەکاربێنە هەموو ئەو وەسائل و شتانی کە لە بەردەستی توە لەسەر ئەوە ڕاوەستم کە تۆڵی مۆبایل بەکاربێنە ئەنتەرنێت بەکاربێنە بەڵام عادەتی کۆمەڵگە و زۆری نەی خەڵکی ئێمە بەداخەوە بەکارهێنانی ئەم دوانی کە تۆ داوایان لەیەکەی بەلای سەلبیا زۆر شکاوەتەوە تا بەلای ئیجابیە چۆن بکەین لایەنە سەلبیەکەی تێکەڵ نەبێ بەکارهێنانی مۆبایل و ئینتەرنێت خاڵی یەکەم کۆمەڵی سایت و پیجدا نابێت کە بە سیسیلە سەیری بکەی مەسەن من ئێستا هەموو ڕەمەزانێک ڕازگۆ بم لەگەڵ هەموو ڕەمەزانێک 3 ڕۆژ 4 ڕۆژ پێش ڕەمەزان چاوە مەبزانم تارق سویدان چی سیسیلەیەک ئەم ڕەمزانە تەوزیعەکە و چی پەخشەکات و لە کوێ پەخشیەکات لە چی فەزایەک و سەعات چەنە مستحیل يعني چەندین ڕەمەزانە هێناومە بۆ نمونە مثلا جاری وها بۆ عەمرو خالد جاری وها بووە هەتا خوا عافیکە هێشتا نەمبردوو ئیبراهیم فەقێ زنجیرەی ڕەمەزانی هەبوو جاری وهایە بۆ مثلا ئایس قەرنی جاری وایە مثلا بۆ نمونە من خۆم ڕجیم بە هەندێک کەس کاتە جاری یەکەم شت بۆ نمونە مثلا یان ئەوانەی کوردەکان یان عەرەبیەکان یان جاری وایە ئینگلیزیەکان کۆمەڵێ نەفەر هەیە داعی هەیە بانخواس هەیە کەسی شارەزا هەیە کە سیسیلەی هەیە جوان و پوختە لە پارچە کاغەزێکا بۆ خۆت دەینووسی پیجەکەی وەرەگری سایتەکەی وەرەگری عنوانەکەی وەرەگری وەختە دەزانی بە جوانی مەزبوطی ئەمە ئیسفادی لێ دەکەی ئەمە یەکەم دووەم بەڕێزێکە لە ڕەمەزانایە زۆر بە جوانی مەزبوطی ئاسانە ئێستا کۆنتڕۆلگیان خۆش بێت نیساتەکەی خۆت 15-20 کەناڵە بێ هەمووی فۆرماتکە بیکوژێنەرە زۆر ئاسانە بەڕێزێک کاکتۆر دوایی بۆ مناتەوە دێتەوە خەمە نەبێ بە یەک سێتەپێک دیسان و دێتەوە من پێشنیارەکەم کە جەنابی بەڕێزێکە سەری بەرنامە دەکات لە نیلساتایە 5 ئیزاعە 10 ئیزاعە 15 ئیزاعە جوان و بوختە بۆ خۆی خەزن بکات و باقیەکەی تری بکوژێنێتەوە ئەمەی لە بەردەست هابێ لەگەڵ مانگی ڕەمەزان ئەمە دووەم سێم ئێمە وەسائلێکی ترمان لە بەردەستە کە بریتێ لە کتێب کەوش بۆ خۆی گرنگ و مویمە هەفتەیە پێش مانگی ڕەمەزان من بۆ خۆم زۆر جاروا دەکەم هەفتەیە بۆ پێش مانگی ڕەمەزان دۆزەیەکە کەم بزانم چی کتێبێک هەیە بۆ ئەم مانگی ڕەمەزانە بیخوێنمەوە لە پارشێوانە لە هەر چیەکە 5 کتێب 6 کتێب 7 کتێب خەمە سەر مێزەکەم جاری وایە کەمە سوکە هەڕەشە بە خێزان وەڵام دەستکاری نەکەی بڵێم ناوە پیسەکات بە قوربانە دەستکاری مەکە بە ئەم مانگی ڕەمەزان لە بەردەستمانە بێ لەسەر مێزەکە بێ کاتە تۆی لەلایەک و ئیشت لەسەر ڕەمەزان کردووە بەڕێزێکی تر هەیە کە من تقریبا پێم وایە دەستخۆشیم بۆ هەیە مانگی پێش ئێستاکێ هاردێکی بۆ ناردەما خەڵکی واشمان هەیە ئەمە قیامەتدا نەساوە لە کوردە حیاتەکە ئەمە زۆر جاڵی کوردە بۆرە بەخوا شوڵ ماڵی هەڵماڵیەوە نا ینی هاردێکی بۆ هێنام بۆ ماڵی خۆمان و چی وتی بێت بەر کاباس دکتۆر جان ئەم هاردا گردنت ئازار نەبێت خێرت دەگات ڤیدۆی خۆت و ڤیدۆی خەڵکی تر چی بە باش ئەزانی لە هار دەم هاردەیە بۆم دانە ئەم مانگی ڕەمەزانە بە تەمام سەیریکەم تەسەور بکە ڕەنگە هەر بۆ خۆم نزیکی 50 گێگام دابێپی
چکە 15 بەرنامەی فلانم هەیە بەرەو ئایندە 15 بەرنامەی بۆ نەگەشتێک بەنێو جەستە دەمەیە فلان ئۆنە نزیک 45-50 بەرنامەی هەر خۆمم داوە پێی ئەوە تەسەورەکەم بۆ خەڵکی تریش ئاوای کردەوە تی دکتۆرجان ئەم هاردەی تر من لەگەڵ خۆما گڕێدەم بە لاپتۆپەکەم ئەچم بۆ باخەکە لەگەڵ لاپتۆپەکە چم بۆ بازار ئەگە دوکانم نەبێت لەگەڵ لاپتۆپەکە لەگەڵ خۆمای ئەمە بخۆی عقلێتێکی گرنگە کەواتە ئێستا دەکرێت بەرنامە ڕێژی بکرێت بۆ کاتێک بۆیە مەبەست کە پرسیارەکە لەسەر کاتەکە بوو کات لەگەڵ تەلەڤیزیۆنە ڕێکیخە لەگەڵ موبایلە ڕێکیخە لەگەڵ ئەنتەرنێتە ڕێکیخە لەگەڵ بەرنامەکانی خۆتا ڕێکیخە لەگەڵ جەدوەر و پرۆگرامی خۆتا ڕێکیخە و زایدەن کاتیش تەوزیعکردن بۆ ماڵ و خانەوادەش کەمەش بخۆی خاڵێکی گرنگ و مویمە ئێمە دینەکەمان ئەوەمان پێ دەڵێ بە من ناڵێ دکتۆر بەختیار بۆ خۆت ڕاوە قیامەت بکە و ژن و ماڵ و عایلەش و کۆڵێت سفر بەدەستەوە لەبەرەوە بەشێک لە کاتەکانی ئەمەش بخۆی ینی بنجدەیەکە بۆ بینەری ئەزیز من جەلسەیەکی دینداری بۆ خێزانم ڕێکە خەم بەڵام خێر بۆ ئەویش دەنووسێ و بەقەت ئەویش منش خێرم دەکات ئەمە نیعمەتەکەی لەوایە جەلسەیەکی ئیمانداری و دەرز و دەورێکم بۆ مناڵەکانم ڕێخستووە بۆ ئەوان خێریان گەشتو بۆ منیش دەنووسێت دانێم ئیسلام ئەوەی مویمە تۆ هەرچەندە هەوڵ بدەی خەمە نەبێت دێتە ناو میزانەکەەوە دێتە ناو تەرازۆکەتەوە بەڵام بۆ مەرجەی پرۆگرام و بەرنامەی بۆ هەر لەسەر کات هەرچەند زۆرمان بێدا بەڵام گرنگە مەسەرەن شتێک کە زۆر جێگی سەرنجاوەیە زۆربەی کات هەن مەسەرەن گرگی بە قورآن خوێندنەوە یان زۆرینەی کاتەکانیان بە قورآن خوێندنەوە ئەدەن ئەمە چۆن بکەن باشە بۆی بەهرەمەند بن لە خوێندنەوەی قورآن چەند کاتی بدەنێت چۆن ڕێکی بخەن چۆنی بخوێنەوە وڵی بەداخەوە من ڕەنگە لەوەیە تۆزە گلەیم هەبێت لە تاکی کوردی خۆمانتر مامۆسانی ئاینەگە ڕخنم لێ نەگرن ئەوەی ئێمە کات دادەنین بۆ قوتە قورآن خوێندنەوە و پۆز لێ دەین ئەڵین 4 خەتممان کردووە و 5 خەتممان کردووە کەمتر تێگەشتوینە یعنی تەحەداکەم کەمتر بۆ نەتەحەداکەم کەمتر ئێمە هاتووینە يعني من لما وي بيشوشا برنامجكم باسكي لسر قرآن باسي مفرداتم كر كتشن جرنجو مهمة كم تر هاتوينا لكوتاي مفرداتها قرآنك بينين بونو نمسن هندي مصطلح البجيرين بونو نمسن بزانين شن آيات هي لسر زانس بالذات أو آياتاني كلسر زانس تعمل القرآن بيخوين مو شن آيات هي لسر مندال من أو آيات أنا بخير مو القرآن وبقوتي كمو تفسيرك يعني أكري أم رمضان جورشي بالضبط من واقع موايك قلوب جير كردن قلوب جير كردني آياتكان قلوب جير كردني فرمودكان قلوب جير كردني بابتكان قلوب جير كردني وكل وتاركان والسيميناركان من وهو بزانم وباشترو تشاكترو مضبوطر مرو باشترو تشاكتر راستا لروي دينوا دڵێ ئەمە خێری ختمێکە بەڵام ئەمە قیامەتە نەساوە و تەسەوور ناکەم ئیترەمە بەڵگە بێ لە سەروی کە تۆ نەچین بۆ شێوازێکی تریانی لەلایەکەوە مرۆڤێک بێت ئەم مانگە بەس ئیش لەسەر ئەوە خۆی بکات چۆن کەسایەتی خۆم بەهێز و بەقۆت بکەم بەڵام بە قورئان و بە سونەت چۆن خێزانی خۆم بەختەوەر بکەم بە قورئان و سونەت چۆن بتوانم پەروەردەی مناڵ بکەم بە قورئان و سونەت یعنی بەڕێزێک کە سەیری بەرنامەکەمانەکە تخوا سندانمدا لەو قورئان خوێندنەوەیە ئەم ڕەمەزانە 4 ختمی قورئانەکە بەڵام 4 بابەتی نەخوێندەوە لەسەر پەروەردەی مناڵەکانی چای مار و هار دەرەکات لە هەموو گەڕەکەکە هەمومان بێزارین لە مناڵەکانی مناڵ بۆ کۆڵە پەنجەرە نەماوە بەگەڕەکەەوە مناڵی ئەم کاک فلانە نەیشکێنێ بەڵام لەلایەکشەوە پۆز دێدات ئەڵە 5 جار ختمم کردووە بۆ نمونە هەموو شەو نوێژم کردووە تەراویحشم کردووە من ناڵم تەراویحەکەی نەکردایە تەراویحەکەی بکردایە زۆر باش و چاکە و خێری بنووسێ بەڵام لەلایەکی تر و دانیشتایە بزانێت چۆن مناڵەکانی بە قووەت و بەهێز بکات مەسەن بەڕێزێکی تر کە ڕەنگە 2 جار 3 جار ختمی قورئانی کردووە بەڵام تەحەداکەم ئێستاکی کە سەیری بەرنامەکەکە ئاوایەک و کۆڵە بە قورناسی بکێشێ بە خێزارێ بڵێ ئەرێژنەکە تۆ لێم ڕازییان لێ ڕازینیت لەوە چی لێ ڕازی نەبێت و ڕەنگە خۆشی بزانێ خێزانی لێ ڕازی نییە بەڵام ئایا لە دین و لە ئیسلامە ئەم ڕەمەزانە فرسەت نییە لەوەی کە چی بکەین بۆی خەتمەکە گرنگە بەڵام چۆنیەتەکەی گرنگە شتێکی تر هەر پەیوەندی بە کاتەوە هەیە کاک دکتۆر وەکو دیاردەیەکە بینرێ لە نێو مسلمانانە ئەویش خەوتن چون خەوتن کاتی زۆرمان دەبە هەندێک جار مەسەلەن ئەوەی سەعات نیوەڕۆ هەڵەستەیان ئەوە هەڵەستێ ئەمە چۆن بکەین مەسەلەن دکتۆری باشتر من وەکو دکتۆرێک دەڵێم خەو ئەوەندەی کە دیراسەم کردووە خەو پرۆسەیەکە دانراوە بۆ ڕیفۆرماتکردن و بۆ سێتەپکردن و بۆ بەقۆتکردنی مرۆڤ بەڵام بێجگەل لەوە یەکتان دانە فەرمودەم نەبینیوە کە لە قیامەتە خێری خەو بۆ مرۆڤ بنووسێ یعنی تاقەشت ڕەنگە هەموو شتێک ئاو خواردن خێری هەیە
تەسەوور کە نانخواردن خێری هەیە نوێژ و تاعات و عیبادەت خێری هەیە حتی تەسەوور کە دەستنوێژگرتن خێریە بەڵام زۆر بە دەگمە نەمبینیوە فەرمودەیەکی صحیح یان ضعیف بڵێ وەڵا ئەمەی کە خەوی ئەوەنە زۆر بێ لە قیامەتە ئیتر ئەوە پلەکەی ئەوەنە بەرزە لە باشتە کاتەمە یەکەم شت بە منی بەختیار بە خۆمم و تۆ پەیامێکم بە خۆم و تۆ شتێک لە قیامەتە ئیسفادەی نەبێ بە کەڵک دووە باشەوە بۆ قیامەتیانە بۆ دنیا بۆ دنیاش من نەمبیستووە کە مرۆڤە سەرکەوتەکان سوودیان لە خەوی زۆر بینی بێ مرۆڤە سیاسەکان سوودیان لە خەو بینی بێت خێزانە سەرکەوتەکان خێریان لە خەوی زۆر بینی بێت و تاقە یەک کتێبیشم نەخوێندێتەوە بڵێت مناڵ لە حەدی خۆی زیاتر بیخەوێنە باش و چاک و مەزبوط ڕاستە مناڵ لە سەرتاوە 14 ساعت دەبێ بیخەوێنی دوایی کە گەشتە بۆ 5 ساڵ 10 ساعت بیخەوێنە کە گەشتە 7 ساڵ 8 ساعت 9 ساعت بیخەوێنە کە گەشتە بۆ 15 ساڵ وتر بەرەبەرە 5 ساعت 6 ساعت بۆ 8 ساعت بخەوێت زۆر باش و چاکە کە گەشتە بەتەمەن کەواتە بۆ دنیاش شتێکم نەبینیوە کە بڕاستی بێجگە لە مودەی خۆی زیاتر بۆنە سفادێکی بکەیت کاتە خەو شتێکە لەوانی کە بۆ دنیای سفادەی نیە بۆ قیامەتی سفادەی نیە بۆ سەرکەوتنی سفادەی نیە بۆ هەنگاونانی ژیان سفادەی نیە ئەمە خاڵێکی تر کە گرنگ و بوویمە چەند مەرجێکمان هەیە بۆ خەو کە ئێمە چێژ لە خەو وەرگین با بە بینەری ئەزیز بڵێن مەیان وەکو دکتۆرێک گەڵێن خەوی پچڕ مرۆڤ چێژی لێوە ناگرێت لەبەرەوە باشتر وایە خەو بەسەر یەکەوە بێ یعنی چۆن بەسەر یەکەوە بۆ مثلن 3 و 4 بەیانی بخەوە ئەگەر دەوامت نییە تا ساعت بۆ نمونە 8 ئەکاتە 4 ساعت و 5 ساعت 6 ساعت ئەمە زۆر باش و چاک و مەزبوطە لە جیاتی ئەوەی کە پچڕ بێ کاتە خەو نابێت پچڕ بێمە یەکەم دووەم باشتر وایە خەو لەسەر سکی تێر نەبێت زۆربەی کات ئێمە کە چێت دەخەو وەرناگرین دەبەروی دوای پارشە و یەکسەری دەخەوینەوە بۆیە باشتر وایە 3 چارەک سعاتێ بە هەر شەڕێ بێ مقاومەمان کردوێ نەخەوت بێتن تەنانەت بۆ قوتابی ئازیزەکانمانەوەی کە تەلەبی پۆلی شەشن کە سەیری بەنامەکەمان دەکەن کە سفادێک بۆوانش بگەێنین نابێ پارشە و یەکسەری بخەویتەوە چکە خەوتیتەوە دڵنیایە و معیدە دەترشێت و جسمت استراحەت نابێ و چێش دەخەوەکەش وەرناگرێمە دووەم خاڵی سێم باشتر وایە خەو بەدەم ژاوەژاو و دەنگدەنگەوە نەبێت ئێمە زۆربەی کات ئازیزەکانمان چۆن نەخەوێتی قورئانێکی گرۆتە گوێچکەی من شاوی ئەحمەد عەزمیەک بە هێدفۆن گوێی لێگر و جاخەوێ نابێ ئەزیزەکەم تۆ شەڕەف ڕۆشی بە قورئان و بە ئیسلامی خێرەکەی هەیە نەخێری هەیە و نە من قەناعەتم وانە مە خێریشی بۆ بنووسرێت بەڕێزێک بڵێ وڵات دکتۆر جاهەد حەزەکەم هەتا ئەخەوم قورئان لە گوێچکەمە بچکە تۆ ئازار بە زەبزەبەکانی گوێچکە دەگەنی ئازار بە پەردەی گوێچکە دەگەنی و ئەمە شەپۆلە ناچمە تەفسیرەوە بۆ خۆی خەو شەپۆلە یعنی شەپۆلی ئەلفا و بێتا و سێتا و کۆمەڵێ شتمانێن جا خەوی سوپەرفیشیالمان هەیە خەوی قوڵمان هەیە من و جەنابەت ئێستاکێ لەسەر ئەم مێزەوازم لێبێنە لەوە چێ خەوێکی سوپەرفیشیال بوون و نەمەسەرەن سەرخەوێکی بۆ بشکێنە بەڵام خەوە قوڵەکەیە مرۆڤ چێژی لێوەرەگەری و ئاسوودە دەبێت کاتەمەش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە کە مرۆڤ دەبێت بەڕاستی هەم خواردنێکی قورسی نەخوارد بێت و بەسەر خواردن نەخەوت بێت و دەموچاوی بۆ نمونە مەسەرەن تەواو تەڕ نەکرد بێت و کە یەکسەری بێوێ بخەوێ و دەنگ و ژاوەژاو نەبێت دەبێت ڕووناکی نەبێت یعنی مانە تەسەوور کە لە علم نەفس هەمووی باسە کرێت دەبێت باشتر وایە ژوورەکە ڕووناک نەبێت و سەرینت بەرز نەبێت و لەسەر لای ڕاست خەوت بێت ئەگەر باشتر و چاکتر و مەزبوطترە لەسەر سگ نەخەوت بێتی یعنی مانە هەمووی ڕەبتی هەیە بە شەرع و بە دینەوە یعنی لەسەر سگ نەخەوت بێتی ئەمانە بۆ خۆی هۆکارێکە بۆ خەو اینجا مرۆڤ لە شەو ڕۆژێکە بە نزیکەی 5 ساعت تەمەنی من باسی مرۆڤێکی کامل دەکەین کە ئەوی ئەزیزە مناڵ باس ناکەین چکە مناڵ بۆ خۆی جیاوازە بەڵام بەڕێزێک کە لە 16 ساڵ بەرەو ژوورترە لە ڕووی علم نەفسەوە شەو ڕۆژێکە 4 ساعت و 5 ساعت بخەوێ تقریبا کفایەتە بیگەینە 6 ساعت و 7 ساعتیش باشە چاکە زەرەی نەکردو بەڵام بەڕەئی من مرۆڤێک لە دوای 16 ساعت بڵم لە 16 ساڵ تەمەنەوە لەوە بەرەو ژوورتر لە دوای 8 ساعت زیاتر خەوتن بەڕاستی بە سالبە بە سلبیە بە نێگەتیڤە و سوودت لێوە نەگرتووە ئەمە لە ڕووی تەندروستیەوە بە شێوەیەکی گشتیایی بۆ مانگی ڕەمەزان چ زیانێکەکە بۆ زیانێکەکەم ئەو کاتە ئاڵتونەی کە لە قیامەتا بۆ خێرەوە دەگرێت لە دەسە چوو ئەو کاتە ئاڵتونەی کە ڕەمەزان لە دەسە چوو ئەو کاتەی کە لە ڕەمەزانە خێر و پاداشتێکی گەورە بۆ دەنووسێت لە دەسە چوو ئەو کاتەی کە تەمەن لە بەردەستایە تەمەن یانی تۆ دیقەت بدە تەمەنەکانی من و تۆ محدودە بەڕێزان یعنی بینەری ئەزیزکە سەیری ئەم بەرنامەیەمەکان تەحەداکەم هیچ کەسێک نییە لەم مرۆڤ لەم لە گۆی زەویە قەنەعەتی وابێت ئیتر ئەم تەمەنی بۆ نمونە محدود نییە تەمەن ئێمە دیاری کراوە بەڵام ڕەنگە من ئێستا قسەی زلەکەم و بەڕیبات و جە و مێ و شەبەکەم فولە ڕەنگە 10,000 ساعتم مابێت ڕەنگە جەنابەت بۆ 20,000 ساعتت مابێت 15,000 5,000 ئێمە کەس نازانێت کێڵە جارێکەم دوای ڕەمەزان دەمێنین کێڵێ دوای ڕەمەزان ئەم کاتانەمان بۆ دەبێت کەواتە گەر بەم عەقلێتەوە لایەکەوە لە دیوە مادیەکەی لێکی بدەینەوە کە دەبێت ئیسفادەی لێ بکەین لەلایەکەوە لە دیوە تەندروستیەکەی وەلایەکەوە لە دیوە قیامەتەکەی لێکی دێنەوە بە دڵنیایی و ئیسفادە بۆ کاتەکان دەکەین و تەوزیعی دەکەین و بە جوانی بۆ مەزبوطی لێرەیە کەوانەیەکم بەرێکە عەباس نووسین بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە هەموو ئەم قسانی کە کردمان
دەبێت بە حەز دەبێت بە خولیا دەبێت بە تەمابووم دەبێت بابزانم دەبێت نیەتم هەیە بەڵام لە ڕووی زانستیەوە و نووسین و دۆکیومنتکردن و لە پارچەوەرەقەیەک و وە لەسەر مێز نیەتەکان 160 بۆ 70 لە بەجێهێنان زیاتر نزیکە کاتە بۆیە بینەری ئەزیز تکایە بەرنامەت هەیە بینوسە بەرنامەی خواردنت هەیە بەرنامەی خەوتنت هەیە بەرنامەی جدول و پرۆگرامت هەیە بەرنامەی سەیکردنی هەرچێک تێ بیخە سەر وەرەقە 160 بۆ 70 چانسی جێبەجێکردنی زیاتر دەبێت زۆر باش کاک دکتۆر بابەتێکی ترکە لە ڕەمەزاندا ڕوبەڕوویە بینەوە مامەڵی لەگەڵەکەین بابەتی برسی بوون و خواردنە چۆن مامەڵە لەگەڵە دوانەیە بکەین و کامیان زاڵکەین بەسەر کامیانە زۆر برسی بین باشە زۆر بخۆین باشە ینی هەردووکیانان کۆمەڵێک زۆرە خۆن کۆمەڵێک زۆر برسیە بن ئیسفادە و زیانەکانی چۆن ئەگەر بە بەشی خۆی بۆمان وەکو مرۆڤ کە خالق دروستی کردووە خەزنکراوی لە هەموو شوێنەکە هەیە ئەمە یەکەم بەڕێزێک بزانێت ئەگەر هەر جگەری من لە یەکی دەیتەوە ڕەنگە بەشی سێ چوار ڕۆژ بگرە زیاتریش چەوری و بەزی و غەزی لەسەر نیشتووە کە خالق دای ناوە بۆ ڕۆژی ڕەش ئەمە یەکەم دووەم مرۆڤەکان حساب بۆ گورچیلە و بۆ میزڵدان و بۆ جسم و بۆ پلەی ئاوەی کە ئەو ڕێژی ئاوەی کە لە جسمایە تا ڕادەیەک زیاد لە حەدی ئەو مەسافەیە دانراوە کە مرۆڤەکان تەنانەت کە دەڵێن ڕۆژووی داود 24 ساعتی بووە یان هەندێک ڕۆژووی قەومەکانی تر زیاتر بووە من وەکو بەختیار کە دکتۆرم قەناعەتم وایە مرۆڤ بەرگەی ئەوەش دەگرێت زۆر بە باشی و بە چاکی و مەزبوطی ڕاستە خوای گەورە ڕەحمی بە ئێمەی ئەم ئومەتی ئیسلام کردووە کە ڕۆژەکانمان 24 ساعتی و ڕۆژەکانی زیاتر نیە کەواتە لە خاڵی یەکەم خەزنکراوی لاشەی مرۆڤ زۆر لەوە باشتر و چاکتر و مەزبوطترە ئەمە یەکەم دووەم هەتاوەکو مرۆڤ خۆی برسیتر بکات ڕێنیوەڵ تازەبوونەوەی خانەکانی باشتر و چاکتر و مەزبوطترە بێت واتە خانەکانی سەر ڕووی جگەری خانەکانی سەر ڕووی گەدەی خانەکانی سەر ڕووی ڕیخۆڵی و هەموو ئەو خانانی کە لاشە هەیە بە دیپرایڤیشن واتە بە ستارڤیشن و یاخود بە برسێتیکردن واتە بە مەحرومکردن دراسە کراوە تازەبوونەوە و نێبوونەوەی خانەکان باشتر و چاکترە بۆیە تکایە زۆر پەلە نەبینە ڕۆژ وشکاندن ڕاستە سونەتە و زوو ڕۆژۆکەت بشکێنیت و خورمایەکە شیرینیەکە تەرتیباتێکە خواردوتە بەڵام زۆر زوو وە کۆڵە بە هەڵپە نەبین بۆی کە خواردنی بۆ بنێرین بۆ یەکەم چێژ لە لاشەمان چێژ لەو خواردنە وەرگێت و چێژ لەو برسێتیە وەرگێ و بە زۆر خواردن و کوڵە دیسانە و وێرانی نەکەین ئەمە خاڵی دووەم خاڵی سێەم ئێمەی مرۆڤ پێشتر لە سەرەتای بەرنامەکە باسم کرد چونکە چڵێسین چونکە وەکو ئەڵێ نەوسنی سیفەتێکە بەشێکە لە ئێمە جان نەوسنی سێکسین نەوسنی خواردنین نەوسنی پارەین بە هەڵپەین بۆ ژیان بە هەڵپەین بۆ کورسی ئەمەش بخۆی نیعمەتێکە بۆ معلوماتی بینەر و بیسەری ئازیزی ژانی مرۆڤ ئەگەر ئەم سیفەتانی تیا دروست نەکرایە من ئەگەر هەڵپەی ژیانم نەبوایە بە قلەمەعاشێکی بەسیتەوە دانیشتم و لەوەچێت لە ئاخیرە خێزان و ماڵ و خانەوادەم بۆ نوێ لە برسا بمردنایە کەواتە مرۆڤ ئەمەی بۆ دانراوە بۆی هەمیشە هەتاوەکو ئەو دەقەی کە دەمرێت هەوڵ بدا کۆشش بکات بەشێکی باشە بەڵام بەشێکی تری سنوورێکی بۆ دیاری کراوە بۆیە بۆ مەسەرەی خواردن و بۆ مەسەرەی تینوێتی ئەوەی کە شەرع دیاری کراوە مەسەرەی پارشێ و کە گرنگی بە خواردن بدرێت گرنگی بە میوە بدرێت گرنگی بە سەوزە بدرێت گرنگی بە شلەمەنیەکان بدرێت و تۆ تەستیقەت بدەم ئیسلامە چەند گرنگ و مویمە مەسەلەی پارشێ و هەتا درەنگی کەی باشتر و چاکترە مەسلەی ڕۆژوشکاندنیش هەتاوەکو زوو بکەی باشتر و چاکترە ئەمە لە ئەنجامی چییە لە ئەنجامی ئەوەی کە مرۆڤەکان زۆر نەچروسێنرەوە مرۆڤەکان زۆر بێزاری و بێتاقەتی نەبین و مرۆڤەکانیش کەم تا زۆر عەزیەت و ماندووبوون بەخۆیان نەدەن لەبەرۆ بەیانیان ئەوەی کە دیانراوە و لە ماڵ و عایلە و خانەوادەکانی کوردی خۆمە من زۆر وڵات و مملەکەت گەڕاوم تەسەورەکەم ئەوەی کە لە وڵاتی خۆمانە دانراوە کوردە حیاتەکەی خۆمان چەندین ساڵە فێری بووینە باشترین و چاکترین شتە تازە بە تازە فێری خواردنی سەفەری و فێری دیلیڤەری بووینەوە هەنێ منا ماڵ و عایلە عەمەلی شەڕ بۆ بە دڵنیاییەوە جاران نەمان بوو جاران باشتر و چاکتر بوون ینی هەتا خواردنەکان فرێژ بێت خواردنەکان بەدەستی کابانەکان دروستکرێت باشتر و چاکتر و مەزبوطترە و ئێوارانیش ژەمە گەورە و ڕئیسەکەی مە زۆرجار لە وەکو دکتۆرێک ئەمە دەڵێن ژەمە ڕئیسەکە نەکەینە بەربانگە نەکەینە نوێژی مەغریبات یاوەتا ئەگەر بکرێت شتێکی بەسیط بخورێت و نانەکە و تەرتیبات و تۆزێک شتێکی بەسیط دوای نوێژی مەغریب و یاخود دوای نوێژی عیشا شتێکی تر بخورێت تەسەورەکەم باشتر و چاکتر و تەندروستتر بێت ینی لە کۆی گشتیە ڕەمەزان نەکەینە وێزگەیشی زۆر خواردن و ئەو بابەتانە گینا زەرەرەکەی لە قازانجەکەی زیاتر ئێمە بەداخەوە لە کوردە حیاتەکەی خۆمانە
بە حکمەوەی لە نۆرینگەین زۆرێکمان ناڵین زۆرینە بەڵام زۆرێکمان بەداخەوە لە دوای مانگی ڕەمەزان یان کێشمان زیادی کردووە یان خۆمان تووشی کێشەی مەعیدە کردووە یان خۆمان تووشی کێشەی قۆڵۆن کردووە یان خۆمان تووشی هەندێک ناڕەحەتی هەرسو جگەر کردو کەواتە بە بەرنامە ڕێژیمان بە دڵنیاییەوە ئەتوانین ئەومان توش نەبێت. کاگی دکتۆر جۆری خواردنەکانیش گرنگە ئەگە بە کورتی پێمان بڵێ گرنگی بە چ جۆرە خواردنێک بدرێت. خواردنەکان هەتا فرێژ بێ باشتر و چاکترە هەتا میوە و سەوزە بێ باشتر و چاکترە هەتا شلەمەنی بێ باشتر و چاکترە ئەمە بۆ هەردوو با بڵێن بۆ بەربانکردنەوە بۆ بەیانیان و ئێوارەنەوە تەمەەن بەداخەوە ئەمە نازانین چی بکەین ینی بە قسە بە کۆڕ بە سیمینار زۆر جار باسی دەکەین تا ئەم دقەیەک لەگەڵ نانی بەیانە وەکو ڕۆژانی ئاسایی و وەکو ڕۆژانی پارشێویش کەمتر کولتورە ئێمە میوە بخۆین کە خۆزگە بە ئێمە بە حکمی من لە چوومە بۆ تورکیا بۆ مالیزیا بۆ هەندێک وڵات ینی کولتورە هەر نازان چۆن تێکەڵاوی بە کۆڵێت هەموو ژیانیان بووە لەگەڵ نانی بەیانی هەمیشە میوە دادنێن ئێمە کەمتر یانی ئمە بچی بۆ ماڵێک ئەگە بەیانی زوو میوە دانێ پرتەقاڵ و خەیادانێرەوە چێ عجیب لێ بیانی خۆت بکەیتە گومانەکە ئەمە بۆ خۆی کولتورێکی زۆر باش و چاک و مەزوتە من پێشنیارەکەم بۆ دایک و باوکە بەڕێزەکان تۆ گەر دەتەوێت باش و چاکبی با میوە لەسەر سفرەکەت بێ با میوە لە پارچێوان هەبێت وە میوە لە ئێوارانیش هەبێت اینجا لەگەڵ میوەکە مەسلەی گوێز و مەسلەی هەنگوین و مەسلەی بادەم و مەسلەی کولێرە و نان و ماست و شیر و پەنیر و ئەوانی کە دانراوە باش و چاک و مەزبوطە شۆرباکان هەمووی زۆر باش و چاک و مەزبوطە خواردنیش لەو برنج زۆر دژایەتی ناکەین بەڵام تا ڕادەیەک هەتا بتوانرێت فرێش دروستکرێت باشە یعنی مە وەکو دکتۆر لەگەڵ خواردنێکانین دای ئێوارە دروستی کردو یەک منجڵی دروست کردو بەیانی گەرمی دەکاتەوە ئەگەر ڕاست ئەمە کەیبانەکانی سازانم لێمان پستن و مۆڕەمان لێکەن بەیانیان قورسە برنجێ لێنی شتێک لێنی شۆربایەک لێنی بەڵام ئەگەر بتەوێت تەسەموم نەکرێت بتەوێت کێشەی خواردن دروست نەبێت بۆ منداڵەکان و بۆ خۆت و مێردەکەت و بتەوێت مەسەری فری ڕادیکاڵ و هەندێک حاڵەتێکە پەیوەندی بە گەرمکردنەوە هەیە و زۆر جار کێشەی خواردن دروستە بێت تەسەمومەکان دروستە بێت ئێمە زۆر جار بینیومانە من ئێستا نابەتجارن کە لە خەفارەتمان دەگەن لە نەخۆشخانەی جمهوری وانە زۆر جار دوای بەیانیان پارچێ و مەسەرەن خەڵک داهات سەرەکەن تووشی سکچوون ڕشان و یان دوای نوێژی بەیانی و یان دوای کە خەبەری بۆتەوە زۆری جارەکان ئەو بووکە خواردنێکی گەرم کردوێتەوە خواردنەکە تەسەمومی کردووە و زۆر جار کێشە بۆ خێزان و خانەوادەکان دروست بوو ئێواران هەتا خواردنی ماڵ و خانەوادەکان بێ باشتر و چاکترە هەتاوەکو خێزانی خواردنەکە بخورێ باشتر و چاکترە و هەتا بتوانین لە ماڵ و خانەوادەکانە بەدەستی خۆمان دروستیکەین من بە دڵنیاییەوە گومانم لەوە نیە کە زۆر باشتر و چاکترە شتی سوورۆکرا و یەکێ لە کێشەکانمان لەوەیە کە ئێمەی دکتۆر کە قورحەی مەعیدەمان زۆر دروستە بێت قورحەی دوانزەگرێ زۆر دروستە بێت کێشەی نازوورمان زۆر دروستە بێت کە لە مانگی ڕەمەزان ئێچ پایلۆری کە بەکتریای گەدێ زۆر دروستە بێت ئەویش ئەوەیە کە زۆر جار ئێواران گرنگی دەدرێت لە هەندێک ماڵ و خانەوادەکان گرنگی دەدێت بە خواردنی سوورۆکرا و گەدەش لەبەرەوەی چەند ساعاتێکە هیچی نەخواردووە ئەو توێژاڵی کە لەسەر گەدەی ڕەنگە بۆی بابەتەکان هەڵ نەپڕوزێنین هیوادارم لە داهاتوە کاتی ترمان هەبێ بۆی باسییان بکەین ئەم ڕەمەزانەکە دکتۆر یەک بابەتی گرنگ ماوە ئەویش مامەڵەی هاوسەرایەتیە ئەمە جۆرێک لە پەیوەندی لەگەڵ بە ڕۆژوبوون و ئەوە هەیە چونکە هەم بە شێوەیەکی گشتی لە ڕەمەزانە ئەویش بە ڕۆژە لەگەڵ خواردن و خواردنەوە و هەندێک شت مەسەن قەدەغە کراوە و شەوی زێندراوە و بە شێوەیەکی تایبەتیش مەسەرەن کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە شوێنێکی تر پێمان نەفەرمێ ئەی گەنجان ژن بێنن پرۆسەی هاوسەرگیری بکەن ئەگەر نەتاندوانی بە ڕۆژوو بن چ عەلاقەیەک لە لێوان ڕۆژوو بوون و پرۆسەی هاوسەرایەتی و ئەوی پێدەوترێت سێکسکردن هەیە جوانە تەبەن مەسەلەی بە ڕۆژووبوون بە حکمەوەی کە هۆکارێکە بۆ کەمکردنەوەی چەوری کەمبوونەوەی چەوری ئێستا هۆکارێکە بۆ چست و چالاکی بۆ باشتر مناڵ بوون بۆ زیادکردنی توانای سێکسی بۆ گەشتن بە ئۆرگازم بۆ خۆشی و ئاسوودەی وەرگتن بۆ ڕێخستنی هۆرمۆن واتە بە دوو لای سفادێ لەلایەکەوە ئەو بەڕێزانی کە بە ڕۆژوو دەبن هۆرمۆناتیان ڕێکتر دەبێتەوە چەوری جسمیان زیاتر دەبێت و هۆرمۆن ئەو هۆرمۆنانی کە پەیوەندی بە سێکسەوە هەیە کەمتر چالاک دەبن واتە لە ئێوارەیە بەقوتر و بەهێزتر دەبێت بۆ ژن و ماڵ و عایلە و خانەوادە بەڵام لەلایەکی ترەوە سەرەکەی فەرمودەکە دەڵێت ئەو بەڕێزانی کە بە ڕۆژوو بە نوێ ژن و ماڵ و عایلە و خانەوادە بێنن زۆر باشە گەر ناتوانن بە ڕۆژوو بن ئەمەیان لەلایەکی ترەوە تەفسیرە علمیەکە
دووەمەکەی ئەوەیە کە ئەو کەسانی کە بە ڕۆژوو دەبن کەمتر شیرینی دەخۆن کەمتر وزە وەردەگرن و عادەتەن کەمتر مێشکیان دەوروژێت کەمتر توانە سێکسەکانیان دەوروژێت ئەندرۆجین و پرۆجیستیرۆن و هەندێک هۆرمۆن هەیە کە لە ئیسترۆجین و پرۆجیسترۆنوانە کە لە ئافرەتە و لە پیاوایە کەمتر دەوروژێندرێت مەسلەی توانە سێکسەکان کەمتر دەوروژێنێت کاتە لەلایەکەوە بۆ گەنجە جوانەکان باستر و پارێزراوترە و لەلایەکەوە بۆ پیاوەکانش چێژ و خۆشی شەوان و بەجیماعکردن و بە سێکسکردن لەگەڵ ماڵ و خێزان و خانوادیان ئێوارە باشتر وەرگن کاتە دوو لایەن دوو سوودی هەیە بۆیە ئەو کەسانی کە ئێستاکی دراسە کرا و کەسانی کە ئێمە ئافرەتمان زۆرە کیسی هێرکەدانی هەیە دەڵێ بڕۆ وەزنت داگرە چێژ لە سێکس وەرناگرێت دەڵێ وەزنت دابگرە ماوەیەکە کی بۆ نمونە هێلکەدانی حەزمی بچووکە دکتۆرە بەڕێزەکان دەڵێ وەزنت دابگرە و ئەم ماوەیە چەوری مەخۆ پیاوە دەڵێ دکتۆرگیان چێژ لە سێکس وەرناگرم و ناگەم بە ئۆرگازم دەڵێت وەزنت زۆرە بڕۆ بۆ ڕازە و جێم بکە وەزنت داگرێت کاتە بە العموم هەم بۆ گەنجە جوانەکانمان هەم بۆ دایک و باوکە بەڕێزەکان بە دڵنیاییەوە مەسلەی بە ڕۆژووبوون هەم لەلایەکەوە پارێزراوتریان دەکات و هەم لەلایەکی تریشەوە ئەگەر خاوەنی ژن و ماڵ و عایلە بن دەتوانن زیاتر چێژ لە ژیان وەرگن و چێژ لە خۆشی وەرگن و چێژ لە معاشرە و لە پەیوەندی وەرگن بەڵام لێرەیە بیرمان نەچێت کە بینەری ئەزیز لەمەیە تووشی هەڵە نەبین بە ڕۆژووبوون تا ڕادێک هۆرمۆنەکان تێکەدات بۆیە ڕێژەی تووڕەبوون و عەبوزبوون و بێتاقەتبوون و ناڕەحەتی لە تاکی کۆمەلگایە زیاد دەکات ئێمە وەکو موسڵمان ناتوانین حاشای لێ بکەین بڵێن وەڵاوی بە ڕۆژوو دەبێت بۆ نوۆسە تووڕە نابێت تووڕە دەبێت بەڵام تووڕەبوونەوەکەی دەڕاستی دەبێت کۆنتترۆلی بکات و دەبێت بێتاقەت نەبێت و دەبێت بێزار نەبێت بەڵام ئیمانێک هەیە پێی دەوترێ مەسەلەن کۆنتترۆلی خۆت بکەوە نیە دەڕی ئیمانیەوە مەسەلەن ئەو شتانەش بەڵێت ئێمە خۆ بۆ معلوماتی جەنابەت کاتێک کە مرۆڤێکە بە ڕۆژوو دەبێت لەلایەکەوە نوێژ دەکات کە ئارامی دەکاتەوە بە ڕۆژوو دەبێت لەلایەکەوە قورئان دەخوێنێت کە ئارامی دەکاتەوە بە ڕۆژوو دەبێت لەلایەکەوە زیکر دەکات ینی هەمیشە بەدی دانراوە نەوتراوە من بە ڕۆژوو بووم بەڵام ئاوە زەقەی چاوم بێ و لەبیان تاوارە سەیری ژن بکەم و تەمەن تووڕابی تەمەن بێتاقەتەبی تەمەن وەک کەڵەشێر هەڵە پۆژین بە یەکتریا و بۆ بێزار بینێکدێ بەڵام لەلایەکەوە بەدیلی تر دانراوە ینی بەدیلەکەش ئەوەیە کە تۆ هەوڵ بدە خۆ مەشغوڵکردنێک بە هەندێک بواری داوی باری دەرزوودەور بواری نوێژ بواری عیبادەت بواری بۆ مەسەن نوێشکردن و تاعەت و تەنانەت مەسەن هەندێک جار وەرزشکردن دانراوە مەلەوانی دانراوە سەفەرکردن دانراوە تێکەڵاویکردن لەگەڵ خێزان و خانەوادە دانراوە سەردانکردنی فەقیر و هەژار دانراوە کە ئەوەش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە کە بە هەموو ئەمانە چێژ وەردەگریت وە ئەو قەلەقی بێتاقەتی و ناڕەحەتیت نامێنێت بۆیە تکا لە دایک و باوکە بەڕێزەکانەکەین خانەوادەکان دەکەین وریابن برسێتی نەبێتە هۆکاری تووڕەبوون و بێزاربوون لە یەکتری ئینشاءڵڵا و بابەتانەی ماوەتەوە پشتیوان بەخوا لە هەفتەی ئایندەیە پێکەوە باسییان ئەکەین کاگی دکتۆر ئەگە دەرفەتمان هەبێ من لێرە کۆتایی بە ئەڵقەیەکەمی بەرنامەکە دەهێنم هیوادارم دووبارە ڕەمەزانێکی پڕچێژ و خۆشی و پەرستش بە هەمووان بەسەر بەرین بەڕێز دکتۆر بەختیار تاڵەبانی مامۆستای زانکۆ زۆر سپاس کە لە مەڵقەیە میوانمان بوون بینەرەوە ڕێزەکان تا بەیگەیشتنەوە لە ئەڵقەی داهاتوو هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ